جوانترین سڵاوتان لێبێ فەرمونێ و کورتەیەک لە هەواڵەکان. پێشنەوەڕۆی ئەمڕۆ کۆبوونەوەی وەفدی دانوستکەری یەکێتی پارتی لە ماڵی نێچیروان بارزانی لە هەولێر دەستی پێکرد. پامنێر یەنارتی لە هەولێر ڕایگەیاند کۆبوونەوەکە لە ماڵی نێچیروان بارزانی دەستی پێکرد و وەفدەکەی یەکێتی بە سەرۆکایەتی بەرەم ساڵح، جێگری دومی سکرتێری گشتی و ئەندامەتی ئیماد ئەحمەد و حاکم قادر و نەجمەدین کەریم و عەدنان موفتیە. وەفدی پارتیش بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی و بە ئەندامەتی هەریەک لە ڕۆژ نووری شاوەیز و ئازاد بڕواری و هۆشیار زێباری و محمود محەممەدە. ئاسایشی چەمچەماڵ دەستگیرکردنی دوو کەسی لە سنووری چەمچەماڵ ڕاگەیاند کە لەلایەن دادگاوە داواکرابوون. فەراد محەممەد وتەبێژی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی لە چەمچەماڵ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی داوتی دوو داواکراو دەستگیر کراون کە لەلایەن دادگاوە لە پارێزگای دیالە داواکرابوون. فەراد محەممەد ئاماژەی بۆش کرد ئەو دوو کەسە بە مادەی 4 تیرۆر لەلایەن دادگاوە لە پارێزگای دیالە داواکرابوون. سەرلەبانی ئەمڕۆ لە سەر ڕێگای تکری دووسخورماتوو لە نزیک ناحەیەی یەنگیچە تەقینەوەیەک ڕوویدا و بەهۆیە و پۆلیسێک کوژرا و سەرچاوەیەکی ئەمنیش لە پۆلیسی دووسخورماتوو بە نافتی ڕاگەیاند. سەرلەبانی ئەمڕۆ لە سەر ڕێگای تکری دووسخورماتوو ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکرا و با کەڕوانی ئۆتۆمبیلێکی پۆلیسی دووسخورماتوودا تەقیەوە و بەهۆیەشەوە پۆلیسێک کوژرا و دوو پۆلیسی دیکەش بریندار بوون. لە وەڵامی وتەکانی موقتەدا سەدردا کە وتبووی تا بارزانی سەردانی نەکا ئەو ئامادەنیە بچێتە هەولێر، مەسعود بارزانی ڕێگەیانەوە ئامادەیە و حەزیش دەکات سەردانی شاری نەجەف بکات. دوایەوەی هەفتەی ڕابردوو موقتەدا سەدر سەرکردەی ڕەوتی سەدری شیعە لە عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی حایەت ڕاگەیاندووە ئامادە نیە سەردانی هەولێر بکاتەوە تاوەکو مەسعود بارزانی سەردانی نەکات. گۆڤارێکی فەڕەنسی زانیاری نوێ لەبارەی کوشتنی سێژنە ئەندامەکەی پارتی کێکارانی کوردستان پاکەکە بڵاو دەکاتەوە دەڵێت بکوژەکە ڕۆژێک پێش ڕووداوە کە سەردانی ڕێکخراوێکی کوردی کردووە. ئاژانسی ئەنادۆڵ بڵاوی کردەوە بە گوێرەی هەواڵێکی گۆڤاری لە یەک هێزبەریز فەڕەنسی کە ئەفسانە دەردەچێت عومەر بونەیی بکوژی سێژنە ئەندامەکەی پاکەکەیە. ساکینە جانس و فیدان دۆغان و لەیلا سۆمەیلس ڕۆژێک پێش ئەنجامدانی کارەکە سەردانی ڕێکخراوێکی کوردی کردووە بە ناوی ڤێلێریا لیبێل. ئاشکراشی کردو بکوژەکە وێنە و ژمارەی تەلەفۆن و ناوی 329 کەسی لە ڕێکخراوەکە وەرگرتووە. ژمارەیە کەسی چەکدار هێرشیان کردە سەر بارگای کەناڵی ئاسمانی سەلاحەدین و 4 کارمەندی کەناڵەکان کوشت و 7 دیکەشیان بریندار کرد. هێزەمنیەکانیش دەڵێن دوو کەسیان لە هێزە چەکدارەکە کوشتووە. بەربانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە بەردەم بارگای بەڕێوەبەرەتی ئاسایشی شاری مەنسوورە لە باکووری میسر تەقیەوە و باهۆیەوە 13 کەس کوژران و 130 کەسی دیکەش بریندار بوون. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.